ڕاستە ماوەسەیە من ئێستا زۆر ئینسان هەیە لە ئەوروپا کاکە خۆ هەموو گەنجی ئێرە هەوڵ نادە بۆ ئەوروپا ناستە ئەوروپا وا دەزانێت ئەگە بستە ئەوروپا خەمینیە باشە لەوێندە لە ژیانێکی شاهانە و لە زۆر خۆشبەخت دەژی و ئەوانە باشە هەر لەو ئەوروپایە چەندان خەڵکیە خۆی دەکوژیت ئەوە هۆکارەکەی چیە بزانە چۆ هۆکارەوە هۆکارەکەی زیاتر بە دەرەجەی ئەساسی پێم وایە ڕۆحیە اینجا ئەو عیلاقاتانی ئێستاش سەرباری ئەوەی کە ئەمە ڕەنگە وەزع اقتصادیمان لە زۆرەوە مەسەڵەن ئەگە بێ بەراوردی کە لەگە وڵاتەکانی کە ڕەنگە ئەوان باشتر بن بەڵام باسی خۆشگوزەرانیمان کرد لە ڕووی مادیەوە باشە ئەگەر ئەوان خۆشگوزەرانن مەسەڵەن لە ڕووی مادیەوە لەبەر چی نەقسێکی ڕۆحی هائیلیان هەیە مەسەڵەن گەشتنەوە حەدێ سەبەبەکەی چیە لەبەروی هەم پەیوەندیان لەگەڵ خودای بۆ شێوەی نییە و هەم عیلاقاتیان ئەم تەسەووڕ دەکەم عیلاقاتی ئیجتیماعیان وەکو ئێمە نییە هێشتا ئەوەش یەکێکە لە ئەسبابەکان لە لای ئێمە مەسەڵەن ئێمە با بڵێن وەکو کۆمەلگای کوردەواری ڕاستە چەند ساڵێکە کۆمەڵێک گۆڕانکاری دروست بووە بەڵام ئێستاش ئێمە وەکو هەم وەکو ڕۆژهەڵاتی هەم وەکو کوردیش کۆمەلگای کوردەواری خۆمان عیلاقاتمان بەهێزترە لەناو یەکتری ڕاستە شیرازەی پەیوەندیەکان وەکو جاران نەماوە کە دێی مەسەڵەن بەراوردی دەکەی دەڵێ جاران و ئەو شتانە بەڵام لەگەڵ ئەوشدا با ئەوەندەی مەسەڵەن قیەمێک ماوە بەهایەک ماوە کۆمەڵێک ئەخلاقیات ماوە لەناو کۆمەلگای ئێمە ڕەنگە ئەوان بۆ شێوەی گوێی پێ نەدەن بە تەسەووری منەوە یەکێکە لە ئەسبابەکان